بڕیار درا کەەوە بەیانی موچەی فەرمانبەرانی مانگی شوبات بەبێ لێبڕین دابەش بکرێت و طبعاً ئەو بڕە پارەیەش کە حکوومەتی عێراق دەبوایە بنێرێت بەداخەوە نەیناردووە. ئەمەش کاریگەری هەبوو لەسەر دواکەوتنی موچە و هۆیەکی تر کە بووە هۆی ئەوەی موچە دوا بکەوێت مەسلەی نەگەڕادنەوەی داهات حکوومەت بۆ خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان و چاڕوانی ئێمە بۆ ئەو 300 ملیارەی کە حکوومەتی عێراق دەبواە بیناردبا بەداخەوە نەیناردووە. بۆیە ئێمە ناچار بووین لە داهاتی ئێستا بۆ موچەی مانگی دوو لە داهاتی مانجی سێی نەوت ئێمە بڕێپارەیەک دابین بکەین بۆ پڕکردنەوە ئەو عەجزەی کە ئێستا هەیە بۆ دابەشکردنی موچەی مانگی دوو ئێمە تەمویلی بکەین. و من تقریبا تەسەور دەکەم بەر لە نەورۆز موچەی سەرجەم دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دابەش بکرێ، بەڵام دەمینێتە وردەکاریەکان لای وەزارەتی دارایی کە ئەوان دوای ئەوە خشتەکەی دابشکردنی موچەی دامودەستگاکان ڕاگەینن.